ئەو کاتێک کە مرۆڤ خواردنێگە خوا خواردنەکە لە ناودەمیەوە دەسەکا بە کردداری هەرسکردن دابەزێلەوە بۆ قورگ و قورقڕاگە و سوورێنچک و گەدەی مرۆڤ کە کردداری هەرسی بەسەرایەت ئەم کردداری هەرسەتەنێت پێشوی خواردنەکە بێتە ناودەمتەوە دەست پێەکات چۆن بۆ نمونە ساگەر من بڵێم لیمۆ هەستەکەن تامی دەمتان ترشە ئەوە دەردانی ئەنزیمەکانە کە لەشی مرۆڤ ئامادەکات بۆ هەرسکردنی خواردن پاشەوەی کە لە گەدەوە چێ بەرەو ڕیخۆڵە باریکە و کردارەکانی تری بەسەرایەت و بابەتە سوودبەخشەکانی لێمژرێتەوە لێوە دەڕوا بەرەو ڕیخۆڵە ئەستورە کە لێوێەوە ئەو سێشتی کە ئەمێنێتەوە بریتە لە ئاو ڕیشاڵەکان و پیسایی ئێستاگە لێرەوە بە ئاماژە بە گرافیک بیبین لەسەر سکی من کە وێنەی کۆڵۆنی من دەرەکەوێت ئەو کاتێک کە خواردن گەشتۆتە کۆڵۆن ئیدی پیساییە و کردداری مژینی بەسەر دێت لەگەڵ کردداری جوڵە یەکەم بەشی ڕیخۆڵە ئەستورە یان کۆڵۆن کە دێتە ناوی لێوە سەرەکەی بەرەو بەشێک کە پێی ئەوترێ کۆڵۆنی هەڵکشاو کە بە جوڵەی ماسوولکەکان لە کاتی ئەم جوڵەیە ئەم پاشماوەی خواردن و ڕیشاڵانە و لەگەڵ ئاوەکەیە کۆڵۆن دەیمژێتەوە پاشەوە سەر دەکەوێت و دێت بەرەو بەشێکی تری کۆڵۆن کە با کۆڵۆنی ڕێک ناو دەبرێت لێوەش بە هەمان شێوە بە جوڵەی ماسوولکەکانی کۆڵۆن خواردنەکە ئەجوڵێت و لە ڕێگەی ملوولەکانی ناو کۆڵۆنەوە ئاوەکەی دەمژرێتەوە و پاشەوە دێتە خوارەوە بەرەو کۆڵۆنی داکشاو کە لە ڕێگەی کۆڵۆنی داکشاوە دیسانەوە ئەم جوڵەی خواردن بەردەوامە بێ هەتا دەگاتە ڕێکە لە ناو ڕێکای خواردنەکە کۆ بێتەوە و پاش ئەوە لە ڕێگەی کۆمەوە ئەو کاتی کە مرۆڤ ویستی پیسایی بکە پیسایەکان ئەچێتە دەرەوە ئەمەی کە بۆم باسکردن باسێکی خێرای هەرسکردنی خواردنە کە بە شێوەیەکی گشتی لە 8 کاتژمێر هەندێک جار هەتا 28 کاتژمێری پێچێ بە پێی جیاوازی کەسەکان و ستایل و خواردنەکانیان و تەمەنەکانیان ئەوەی کە لێرەیە گرنگە لە بەشی کۆتاییە کە جوڵەی خواردنەکەی لە ناو کۆڵۆنی مرۆڤ کە ئێستا بە خێرای هەمووی دەبینەوە بە جوڵەی ماسوولکەکان و مژینەوەی ئاوە ئەو کاتی کە کێشەیەک لە کۆڵۆنی مرۆڤ ڕوو ئەیات ئەو کاتە چی دەگوزارێت یا ئەوە تا کۆڵۆن زیاد لە پێویست ئاو دەمژێتەوە کە زیاد لە پێویست ئاوی مژیەوە ئەو کاتە پیساکە تون دەبێتەوە و مرۆڤ تووشی قەبزی دەبێت یان ئەوە تا کۆڵۆن ئاو بە پێی پێویست نامژێتەوە و ئەو کاتە مرۆڤ تووشی سکچوون دەبێت کە هەردووکیان ئەمانە لە نیشانە و لە دەرکەوتەکانی کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیرە یان ئەوەی کە لەناو خەڵکا پێوترێ تەهەیوج ئەوەی کە بە زمانی ئینگلیزی پێی دەوترێ irritable bowel syndrome کە ئەم بابەتەوە لە کات دەمرۆڤکە تووشی ئازاری سک بێ ئازارێکە بەم شێوەیە زۆر کەس گزارشتی لێکات کام ئازارەوە دەکات مرۆڤ تووشی ژانە سەر بکات هەندێک جار هەندێک سەرچاوە دەڵێن کە دەکرێت کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیر مرۆڤ تووشی فشاری دەرونی بکە هەندێکی تر دەڵێن نەخێر ئەو فشاری دەرونیە کە مرۆڤ تووشی کێشەکانی کۆڵۆن دەکە بەڵام لە هەردوو بارەکەیە کە مرۆڤ تووشی کێشەکانی کۆڵۆن بوو تووشی ئازارێکی زۆری سک دەبێ کەوا دەکات هەندێک جار ئەو کەسە لە چوونە سەرکار و قوتابخانەش دوا بخات ئەمەڵقەی چارە تایبەتە بە کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیر و ئەڵقەی داهاتووشمان تایبەتە بە شێرپەنجەی کۆم و کۆڵۆن کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیر چی بکەین بۆ خۆپاراستنمان و چۆن هەندێک جار دەکرێت هەندێک کەس شێرپەنجەی و کۆم و کۆڵۆنیان هەبێ و بەڵامەوە هەست بکەن تەنها تەهێجێکی ئاسانە وەک ڕێنماییەکی خێرا لە پێشەشی بەرنامەکەیە باشترین کار بۆ ڕزگاربوون لە کۆڵان بریتە لە کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیر بریتە لە وەرزشکردن خواردنی سەوزەی زۆر و هەروەها ڕەوانەوەی فشاری دەرونی لە ڕێگەی یۆگاوە خراپترین کاریش بریتە لە زیادەڕەویکردن لە خواردنەوەی ئەلکۆهۆل و جگەرە کێشان و هەروەها تەمبەڵی جەستەیی لەگەڵمان بن لە ڕێگەیم گرافیک و ئەنیمەیشنەوە دەبینین کردداری هەرچۆن ڕوودەدا و پاشەوە دێنەوە خزمەتتان لەگەڵ میوانی بەرنامەکە بۆ باسکردن لە کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیر هەموو کاتێکتان باش. مرۆڤ لە جیهاندا بە شێوەیەکی نزیکەی ڕۆژانە هەر تاکێک لە نێوان 1 بۆ 2.7 کیلۆگرام خواردنی هەمە چەشنە دەخوات کە ئەمەش دەکاتە 365 کیلۆگرام بۆ هەر ساڵێک و بە تێکڕایی ژیانی کەسێکیش نزیکەی 28.8 کیلۆگرام خواردن دەخوات. هەرێکە لەم پارچانە بە سیستەمێکی زۆر ئاڵۆزە ئەڕوات
کە پێی دەگوترێ کۆئەندامی هەرسوو لە 10 بەش پێکاتووە کە درێژەکەیان 9 مەتر دەبێت و لەگەڵ 20 خانی تایبەت بە هەرسکردن و ژمارەیەکی زۆر لە هۆرمۆن و ئەنزیم بەشدارن لە تێکشکاندنی خۆراکدا. کۆئەندامی هەرس بەیەکێک لە ئاڵۆسترین سیستەمەکاندا دەنرێ کە هەمویان پێکەوە کار دەکەن بۆ بەدەستهێنانی یەک مەبەست ئەویش گۆڕینی خۆراکە بۆ وزە کە تاوەکو ئەم وزەیەش وەکو وزەی پێویست لە ژیاندا ئێمە بهێڵێتەوە. کۆئەندامی هەرس لە 4 بەشی سەرەکی پێک دێت. یەکەم ڕیخۆڵەیە کە ڕێڕێوێکی دوور و درێژ و درێژیەکەی نزیکەی 30 بۆ 40 مەتر دووجا دەبێت کە دەتوانیت گۆڕەپانێکی یاری تۆپی تێنس داپۆشێت. دووهەم بەشی سەرەکیش بریتە لە پەنکریاس و کە لە ڕێگەی شلەی تایبەتەوە دەبنەوەی تێکشکاندن و توانەوەی خۆراک. هەرچی بەشی سێمیشە بریتە لە هۆرمۆن و ئەنزیم و دەمارەخانەکان و خوێن کە دەبنەهۆی گواستنەوە و گەیاندنی پێکهاتەی نێو خۆراک بۆ بەشە جیاوازەکانی جەستە. بەشی چوارەم پێک دێ لە مۆلولە و ماسوولکە و ڕاکرەکانی تەواوی بەشەکانی نێو جەستەی مرۆڤ کە ڕووبەرێکی گەورەیان داگیر کردو و هەموو بەشەکانیان پێکەوە هەڵواسیوە و جوڵەی تایبەت دەدەن بە کاتی هەرسکردنی خۆراک. سەرەتای هەرسکردنی خۆراک لەو ساتەوە دەست پێ دەکات کە هێشتا خواردنەکە ماوە و نەگەشتوتە ناو دەم. لیکە ڕژێنەکان دەست دەکەن بە دەردانی لیکی دیاریکراوە کە هەر مرۆڤێک ڕۆژانە بڕی 1.5 لیتر لە لیک بەرهەم دێنێت و لیک لەگەڵ خۆراکەکەدا لە کاتی جویندا تێکەڵ دەبێت و دەبێت بە تەنێکی لنجی شل کە بە ئاسانی جوڵە بکە. لەگەڵەوەشدا لە لیکی مرۆڤدا جۆرە ئەنزیمێک هەیە کە دەبێتە هۆی تێکشکاندنی تەنەتیژ و ڕەقەکان. دواتر خۆراکە جیوراوەکە بە ڕێڕەوێکی 25 سانتیمە دێتە خوارەوە تاوەکو دەگاتە توورەکەی گەدە. بەهۆی ئەو لیکەی کە پێوەیەتی فەرمان بە دیوارەکانی ڕێڕەوی گەدە دەکات کە شەپۆل بدات تاوەکو خۆراکەکە بگاتە گەدە. لەگەڵ گەیشتنیشی بەگەدە خۆراکەکە دەکەوێتە بەرزەبری بەهێزی ماسوولکەکانی گەدە و تێکی دەشکێنن بۆ تەنی ورد و ئەو ئەنزیم وشلانی کە تێیدایە دەبێتە هۆی تێکشکاندن و توانەوەی پرۆتین هەموو ئەنزیمەکانی ناو خۆراکە مادەکە. لە هەمان کاتدا گەدە هەرێکە لە پەنکریاس و جگەر ئاگادار دەکاتەوە بە دەردانی شلەی ئەنزیم بۆ توانەوەی تەواوی خۆراکەکە. ڕەنگی خۆراکەکە دەگۆڕێ بە ڕەنگی زەرد بەڵام لە ئەنجامی کارلێکدا دەبێت بە سەوز و دەبێتە هۆی توانەوەی چەوری. لە دوای 3 سەعات لە پرۆسی هەرسکردنەکە خۆراکەکە دەبێتە شلەیەک و ئامادە دەبێت بۆ قۆناغی گواستنەوە. دوای ئەوە لە پاشان جگەر شلەیەکی تایبەتی بەسەرا دەکا بۆ توانەوەی ئەو چەوری کە تیایدا ماوە تاوەکو پەنکرزیات بتوانێت هەڵی مژێت. شلە تایبەتەکە دەبێتە هۆی هەڵۆشانەوەی تەواوی گەردەکانی چەوری و دەیان کاتە پێکهاتەی ئاسان بۆ هەرسکردن و پرۆتین دەگۆڕێ بۆ مینۆ ئاسید و هەروها کاربۆهیدراتیش دەگۆڕێ بۆ گلوکۆز. ڕێکاری مژینە پێکهاتەیە لە بەشی خواروی ڕخۆڵەدا دەکرێت کە چەندین مولولەی وردی بچووکی تایە کە دەبێتە هۆی وەرگرتنی ئەو پێکهاتانە. دواتر دەگوازرێتەوە بۆ ڕێڕەوی خوێن تاوەکو هەرێکیان بگوازرێنەوە بۆ ئەو شوێنێکی پێویستە. بەڵام کۆئەندامی هەرس لێرەدا تاو نەبووە بەڵکو لە دەرەنجامی هەموو ئەم کارانە هێشتا ئاو فایبەر و خانی تری مردوو ماونەتەوە لە پرۆسی هەرسا بەجێ هەڵراون. ئەم بەشانش دەگەنە شوێنێک کە پێدەوترێت کۆڵۆن. لە ڕێگی دیوارەکانی کۆڵۆنەوە زۆرێک لە شلە و پێکهاتەکانی تر دەمژرێت و ئەوەی دەمێنێتەوە بە ڕێڕێوێکی دوور و درێژە دەبێتە تەنێکی ڕق بۆ ڕێڕێوی دەرهاویشتنی کۆم و لەوێوە لە ڕێگەی گریژبوونی ماسوولکەکانەوە فەرمان بە مێشک دەدرێت بۆ فرێدانە دەرەوەی ئەو خواردنە ماوە بێسوودانەی کە لە ژەمە خواردنەکانە خواردومانە. لێرە کۆئەندامی هەرس تاو دەبێت هەموو خۆراکانی کە دەیخۆن لە نێوان 30 بۆ 40 سەعاتی پێدەچێت تاوەکو بە تەواوەتی هەرس دەکرێن. پاشە و وردەکاری کە بینیتان دەربارەی دروستبوونی کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیر یانەوەی کە لە ناو خەڵکا پێوتێتە هەیجی کۆڵۆن یان بە زمانی ئینگلیزی ئیرتەبڵ باول سندرۆم IBS وەک کردداری هەرستان بینی لە سەرەتاوەکو تاکو کۆتایی. ئێستا باس لە نیشانەکان و دەرکەوتنەکان و کێشەکانی کۆڵۆنەکەی چونکە هەندێک جار ئەو شتە ئاسانەی کە تەهیجی کۆڵۆنە دەکرێت شێرپەنجە بێ ئێوە نەزانن
بۆ وەڵامیان پرسیارانە لەگەڵ دکتۆر بنار سەردار میوانداریەکەین کە پزیشکی پسپۆڕی هەناوە. دکتۆر بنار پاش سوپاس بۆ ئامادەبوونە لێەوە دەست پێ یەکەم. ئێمە لەگەڵ شێرپەنجەیە کۆمەڵێک بەرنامەی زۆرمان کردووە. بە تایبەتی باسمان لەوە کردووە کە پەیوەندیشی ڕاستەوخۆ هەیە لە نێوان قەڵەبوونی مرۆڤ و دروستبوونی شێرپەنجەیە و بە تایبەتیش لە ناوچەی کەمەرە کە ئێوە خۆتانۆک پزیشکانی هەناوی باس لەواکەن کە ئەڵەن هەر ئینجێک یان هەر 2 سانتیمێک گەورەبوونی کەمەر زیاد لە پێویستی خۆی دەکرێت مەترسی توشبوونی مرۆڤ با شێرپەنجەی کۆم و کۆڵۆن زیاد بکە کەمە لە دوابەشی بەرنامەکایەمەوە باسی. بەڵام دەکرێت خۆی لە خۆیە تەنها کۆڵۆن و کێشەکانی کۆڵۆنی ناجێگیر بێتە هۆی گەورەبوونی کەمەر و ئەستوربوونی ورک. باش سپاس. کێشەکانی کۆڵۆن و وروژانی کۆڵۆن irritable bowel syndrome حاڵەتێکی بێناین یعنی حاڵەتێکی سەلامەتە بەڵام بێزارکەرە. ئەم حاڵەتە خۆی لە خۆیان نابێتە هۆی شێرپەنجەی کۆڵۆن نابێتە هۆی حاڵەتی خراپ بەڵام ئەبێ لە سەرەتاوە بزانرێت کە ئەمە شێرپەنجەیە یان حاڵەتی کۆڵۆن. حاڵەتی ڕوشانی کۆڵۆنمان هەیە تەقەڕوحاتی کۆڵۆن کە ئەمەش ئەبێتە هۆی شێرپەنجەی کۆڵۆن لە کۆتایە کە ئەمەش irritable bowel syndrome نییە ئەم مۆزوعە نییە کە ئێستا ئێمە باسیەکەین. بەڵام خۆی لە خۆیدا کۆڵۆنی تووڕە کە باسی ئەم ناوەشی هەیە irritable bowel syndrome بەهۆی دروستبوونی ئەو غازات و ئەو یانی کە لە ناو ڕیخۆڵەیە دروست ئەبێت لەوانەیە بە شێوەیەکی کاتی گەورەی بکات و تونگی بکات بەڵام وەکو خۆی کۆڵۆن نابێتە هۆی قەڵەوی و گەورە بوون بەڵام قەڵەوی یەکێکە لەس هۆکارەکان باشکەوە بە تەنها گەورەبوونی غازاتەکەی لە ناو ڕیخۆڵەکانە کە ڕیخۆڵەکانە کشێنێت و حاڵەتە دروستەکات کە گەورەبوونی وەرگێت. باشە بۆ لەگەڵ کۆڵۆنا کێشەی غازات هەیە بۆ نمونێمە لە پێشەشی بەرنامەکە باسمان کرد کە کۆڵۆن یانەکرێ جوڵەی ماسوولەکان زۆر خاوبن و قەبزی دروستکە یانەکرێت جوڵەی ماسوولەکان زۆر خێرابن و سکسون دروست بکە. بۆ غازاتیش دروستەکات چ پەیوەندیەکە لە نێوان غازات و کۆڵۆنە؟ کۆڵۆن تەهەیوزی کۆڵۆنی شێکە لەو نەخۆشیانی کە تا ئێستا بەڕوونی سەبەبەکەی نەزانراوە بەڵام چەندین سەبەب هەیە کە بۆتە هۆی ئەم لۆمە ئەکرێ بۆ دروستبوونی نیشانەکانی. بۆیە ئێمە لێرە ئەم پێشەشیەموت لە ناو ڕیخۆڵەکانی لە ناو ڕیخۆڵە ئەستورەیە چەندەها زۆر بەکتریا هەیە کە هەڵەسن بەکاری پێویستی خۆیان و هاوسەنجیەک هەیە لە نێوان بەکتریاکان و کەڕوەکاندا کە لە 1970 بەکتریایە لە 120 کاندیدایە. ئەم هاوسەنجیە تێک چێ هەندێک جار بەهۆی بە سکسون دەرەکەی هەندێک جار بە قەبزی دەرەکەوێت. گرنگ ئەوەیە تۆ کردداری هەرسو بژینت تێکەچێت کە تێک چوو ئەگەر هاوسەنجی کاندیدا زیای کرد و بەکتریاکان بۆ کە ڕوزیای کرد ئەو کاتە بێتەوەی غاز دروستە بێت وەکو چۆن خەمیرە ئیخیتە ناو هێنەکە هەر ئەو کەڕۆیەکە ئیخیتە ناو سەمون و ئەم شتانە و هەڵەکوفێت و چۆن ئاوسێت لە ناو سکیشە ئەمە ڕۆیەت لە ناو کۆڵۆنە ئەبێتە هۆی غازات یاخود ئەو کەسە ڕیخۆڵەی توانای هەڵمژینی شەکرەکانی نییە کاربۆهیدراتەکانی نییە یا هەیە حاڵەت هەیە لاکتۆز ئینتۆلێرانت کە لە مناڵیشا هەیە ئەو حاڵەتە ئەوانە کە ناتوانن شیر بخۆن و شیری ئاسایی خۆن باڵی کە لاکتۆزی تیاابێ و مادانی کە لاکتۆزی تیاابێت ئەمەش بێتە هۆی چی کە تایە ئەمێنێتەوە دوای فترەیە کە تۆ شتێک لە شوێنێکا دانی دوای فترەیە کە ئەترشێت تەخەمورەکات و غاز بڵاوێتەوە ئەم غازە تۆ لە دەرەوە دایبنی ئەچێتە هەواوە بەڵام لە ناو کۆڵۆنا دایبنی لە ناو ڕیخۆڵەیە پەنگە خوات و ئەی ئاسێن. باش بۆی کە تۆزە لەو مەسلەی غازاتە خەڵک نەجاتی بێ بۆ نمونە من هەندێک کارەکانی یان لە سەرچاوەکانە خوێندمەتەوەڵێ هەندێک جار ئەم کێشەی کۆڵۆنا خەڵکەوەنە بێزار ئەکا ئەوەندە بای لێبەر ئەبێتەوە ئەوەندە بای بۆ کۆنتترۆل ناکرێ کە ناتوانە بچێتە سەر کار وەزیفە ببینێ داوامی خۆی ببینێ. من جاریشیان لە دەرمانخانەیەک بینیم حەبێگە پێیان حەبی غازات خەڵک حەب بەکاربێنە بۆی غازاتی کەم بێتەوە. طبعاً هەموو شت جارێکەڵین خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە چەندین ڕێگای خۆپاراستن هەیە بۆ ئەم حاڵەتە کە تۆ ئێستا لە توێژینەوەی تازەیە دەرکەوتووە کۆمەڵێ مادە هەیە کۆمەڵی خواردن هەیە پێیانڵێن فۆد ماپ ئەمە کورتکراوەکانیانە FODMAP ئەمە کورتکراوەی 6 وشەیە واتە جۆرەکانی شەکرە و لەگەڵ چەند کاربۆهیدراتی تر کە تایە ئەمانە ئەگەر کەم بکرێتەوە لە خواردنە ئەوە ئەگەری کەمبوونەوەی غازات دروستەکانە ناوخەکە ئەگەر سەوزەوات زیاد بکرێ لە سەوزەوات و میوە ئەوشتانە زیاد بکرێ ئەوە شینەکە یاخود ئەو حاڵەتانی کە ئەو خواردنانی کە پیانڵێن لەو فۆدماپ یعنی مەسەلەنەوەی کە بڕێکی زۆر کەم ئەوانەیە هەتا وەکو شیرەمەنیەکان بە تایبەت ماستی کوردەواری خۆمان نەک ماستی ناو ئەو معاملەکان بۆچی دەبەرەوەی کە ماستی کوردەواری خۆمان زیاتر بەکتریاکانی تایە
بەکتریاکانی لە ناو نەبراوە ئەم بەکتریانە دەوریان هەیە بۆ ناو خۆڵۆنی خۆت بەڵام ماستی معمل ماوەدی حافیزەیتیایە و لەگەڵیشیا بەکتریاکان لە ناو براوە بۆی ماوەیەکی زیاتر مقاومە بکە ئەمەیان استیفادەی نییە بەڵام وەکوتر بۆ مەسەلەی سەلامەتی هەر ماستە کوردێکە سەلامەترە ماوەدی حافیزە بەڵێ یەکەم ماوەدی حافیزە دووەم ئەو بەکتریایانە بەکتریاکان گرنگە سوود بەخشن تەنها لەندێ حاڵەتایەوە پێیان کەمیکەنەوە بەڵێ حاڵەتە و هەروەها بێتەوە ئەگەر ئەم شتانە ئیسفادەی نەبوو مەسەن چەند ڕێنماییەک ئەدرێ بە خەڵکی کە ئەڵێ ژەمەکان لە کاتی خۆیان بخوات ئەو کەسە ئابڕێکی باش ئاو بخواتەوە خەوی ڕێک بێ لە بەرەوەی کۆئەندامی دەمار دەوری هەیە لە کۆڵۆنی تووڕەیە ئەمانە هەمووی دەوریان هەیە بۆ کەمکردنەوەی ئەم غازات و ئەم کێشەیە کە ئەمانە ئیسفادەی نەبوو اینجا حەب بەکارهێنی حەبەکان کە ئێمە ئاڵێن چی مەسەن حەب هەیە پرۆبایۆتیکی تایە بەکتریاکانی هەرو بەکتریانی کە تۆڵی لە ماستا ئەتوانی دیاریکە لە زۆر شتی ترە ئەتوانی وەری بگری کەواتە تۆ ئەتوانی بەدیلی ئەو حەبەکە حەب هەیە مەسەلەن وروژانی ناو ڕیخۆڵەکان کەمەکاتەوە حەب هەیە ئەو شەکرانە ڕائەماڵێکە لە ناو ڕیخۆڵەیە کە تۆ بتوانی بە شێوەیەکی تەندروست ئەم شتانە بکەیت یعنی پێویست بە حەبەکان نابێت باش جا بۆ ئێمە نەگەینەوەی کە پێویستمان بە حەب بێت و حەب بەکاربێنە و ئەم حەبە فڵان شتە و بڕۆ بیکڕە لە بازاڕ و کاریگەری لاوەکی هەیە وەک وەرشتێکی تر و بە تایبەتی لە مەسلەی نیشانەکانی کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیریان کۆڵۆنی تووڕەوەک و دکتۆر بنار باسی کردێکی لە ناوەکانیەتی زۆر پەنجەی تۆمەتبارکردن بۆ کاربۆهیدراتەکان ڕاکێشرێ و شەکرەکانیشی چێکنەوەانە هەر بۆ زانیاریتان تا هیچ بەڵگێکی زانستینی ئەو بسەرمێنە کە شەکر شێرپەنجە دروستەکە لەبەر ئەوە لە بیری خۆتان بەرنەوە جارێ بەڵام بە نیسبەتی کاربۆهیدراتەکان لە نان و لە سەمون و لە برنجی سپی و لە شەکر و لەمانە دەبێت ئێمە بتوانین ژەمەکانمان بەجۆرێک بخەین کە سەوزەی تێدا زۆر بکەین ئێمە بە درێژایی چەند ڕابردووی چارە باسمان بۆ کردوون کە پێویستە نیوەی ئەوەی کە دەی خۆن سەوزە بێت بەڵام هەموو کەسی حەزی لێ نێت سەوزە بە فرێشی بخوا بەڵکو هەندێک کەس حەزی لێ بە جۆری زەڵاتی جیاوازیان هەندێک جار بە سەوزەی پیشاو ڕێگەی ئاسانی شێبووی کە لە ماڵەکانتانە سەوزەی پیشاو ئامادە بکەن دەچێن لای میوانی داهاتوان کە باستا ئامادەکردنی سەوزاکە بە شێوەی پیشاو پاش ئەوە ئەگەڕێمەوە لاتان بۆی کە باستەوە بکەین بزانین ئایا فشاری دەرونی بێتاقەتیە کە کۆڵۆنەکە ئەو ڕوژێنێ یان کۆڵۆنەکەیە کە مرۆڤ تووشی فشاری دەرونیەکە و هەروەها کۆمەڵێک پرسیاری تریش لەگەڵمان لە پێش سەرەتای هەمیشتی سەوزەکان کانکریمەیە جوانە شوورین دوای جوانەکە لە دوسێ طریقامان پێشکەش بۆ مشتری خۆمان دانەکە لەسەر گرێلەکە ببرژاوین لەگەڵ سلکە و نعناعی فرێش دوم طریقا لە هەڵمەکە طریقی هەڵمەکە با پیشانەکە بزان طریقی هەڵمەکە چۆنە و برژاوەکە چۆنە اینجا کاتێمە سۆزە و ئینا بە جوانی پاکی کێنەوە بە ئاوێ خەڵ و ئاوی لیمون ئەشوران دوای لەتەت بکەن بە جوانی جوان پاکیکردنەوە ئاوا لەتەتیکن اینجا بە طریقی دوام ئێستا پێ شانێکم چۆن بە ڕێگە هەڵمەکەیکن طبعا سەوزەکە شتێکی زۆر جوان و گرنگە لە مشتری خۆمان ئێستا پێتاڵێن چۆن ئەو طریقە چاکیکن لە پێش ئەو ئاوەکە لە مەنجەڵدانە لەسەر گرێی تەباقەکە حتەوەکو بکڕی ئاوەکە اینجا سەوزەکە لە سەردانن ئاوە لەسەر هەمەکە دەبێت تقریبا نیو ساعتێک سێ چارەک بێچێ حتەوەکو بە جوانی ئەکڵێ اینجا جار ئاوا تێکەڵاویکن بە جوانی بکڵێ لەسەر هەڵمەکەی ئەوە هەستێکم تەواو بیە ئەمە تقریبا سێ چارەک پێچوت با بزان کۆتایی چۆنی بینێ ئەمە شتێکی سەحیە و دەرەجەیەکە سەوزەی فرێش بە هەڵم
بە ڕێگەی تەندروستیش زۆر باشە تەیبەت بۆ نەخۆشەکان ئەوەش زەیتی زەیتون لەگەڵ تۆزێک خوێ سلکە و نعناعی فرێش ئەمە کۆتایەکێتی عافیەتان هاتینەوە دکتۆر بنار باسمان کرد لەوە پێش کە هەندە جار کۆڵۆن بە شێوەی قەبزی دەرەکەوێت هەندە جار بە شێوەی سکسون دەرەکەوێت کە ئەمە هەردووشیان هەر کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێ گیرە بەڵام پرسیارەکەی من لە لێرایە لە مەسلەی فشاری دەرونی کۆڵۆنە ئەوە فشاری دەرونی بێتاقەتی و بێحەواسیە کە کۆڵۆنەکە تێکا بەسەریەکە و تووشی کێشەکانی کۆڵۆنەکە یان ئەوە کێشەکانی کۆڵۆنەکە مرۆڤ تووشی بێحەواسی و فشاری دەرونیەکە مەسەلێکی کوردی هەیە ئەڵێم بریشک لە هێلکەیە و هێلکە لە مریشکە واتە هەم فشاری دەرونیەکە کاتێککە زیا ئەکا لەسەر ئەو کەسە کۆ ئەندامی دەماری خۆنەویست ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم لە بەشی کۆ ئەندامی دەماری نابەسۆس پاراسیمپاتیک نێرڤس سیستەم ئەمە ئەوروژێت بێتە هۆی چی؟ بێتە هۆی جوڵە زیاکردنی ئەمە مەجموعەیە مادە دەرەیە ئەسیتایل کۆلین و هەندێک مادەی تریش ترشەڵۆشی گەدە زیا ئەکا جوڵەی ڕیخۆڵەکان زیا ئەکات و سەر لە کۆندامی هەرسا شێوێنێ ئەمە بێتە هۆی نیشانەکانی کە باسیەکەی کۆڵۆنی کۆ بەڵام لە دوای ئەمەشا کە ئەم شتانە ڕوویدا ئەو کەسە تووشی چی ئەبێتەوە لە بە دوای ئەوە تووشی فشاری دەرونی ئەبێتەوە ئەم حاڵەتە یعنی هەردووچیان یەکتری دروست دەکەن چونکە جاری وا هەیە بەهۆی فشاری دەرونی نییە کە کۆڵۆنەکە دروست بووە ئەم حاڵەتان دروست بووە بەهۆی تێکچوونی بەکتریاکانە و بەهۆی جۆری ڕێژیمەکەی خۆتەکەی کەیت و ئەم شتانە بەڵام لە دوای ئەوە کە تۆزی غازا دروستە بێت کە ئازار دروستە بێت کە تێکەچێ ناوسکرد اینجا ئەمە بێتە هۆی فشاری دەرونی وەت کەواتە هەردووچیان دروست دەکەن باش بۆ دەستنیشانکردنەکەی بۆ نمونە کامیان دروستەکەیە هەر بۆ دەستنیشانکردنی کۆڵۆنی ناجێگیر خۆیان کۆڵۆنی تووڕە بۆ نمونە لە بەتای سکچوونە کەسەکە ئەینەریت وەکو پزیشکی هەناوی فەحسێکی پیسایی بۆ نووسیت و دەرچێ بەکتریایەکی یان ئەمیبایەکی وەرگرتووە یان شتێکی وەرگرتووە لە نەخۆشی شەکرەیە فەحسی خوێنی بۆکەی لە بەرزە فشاری خوێنە کەفەکە لێ بەستیت و فشاری خوێنی بۆ پێوی لە کۆڵۆنە هیچ جۆرە تێست یان پشکنینێک هەیە بۆی کە دەستنیشانی ئەو کەسە کۆڵۆنی ناجێگیرە کۆڵۆنی تووڕێی هەیە ڕوژانی کۆڵۆن نەخۆشیەکە بەچی تەشخیصەکرێت diagnosis of exclusion شتەکانی ترەکەیتە دەرەوە شتەکانی تر ئەەکەیتە دەرەوە و ئیتە سەرەوە هەموو شتەکانی تر پشکنینیان هەیە پشکنین تاقیگەی و تیشکیان هەیە بەڵام کۆڵۆن نیەتی کۆڵۆن تەنها بە پرسیارکردن لە نەخۆشەکە و ئەگەر پێویستی کرد چەند پشکنینێک ئەەکەی بە لە علمی تازەیە ئەڵێت هەر کەسێک ماوەی 3 مانگ بۆ 6 مانگ ئازارێکی ناوسک یا غازاتێک باوبژێکی هەبوو لە ناوسکە تۆنبوونێکی هەبوو ئیندایجەشنی هەبوو ماوەی بەلایانی کەمەوە هەفتەی 1 ڕۆژ یا 3 ڕۆژ هەیب یەگەی و ئەم هینە گۆڕانکاری لە پیساییە دروست کرد و هەروەها و یاخود بە دەرهاویشتن ئیسیفادەی کرد ینی ئازارەکەی نەما یەگەی ئەمە پێی ئەوترێت ڕوژانی کۆڵۆن دەرە پیسایەکە ئازارەکەی باش ببێ یاخود ئازارەکەی بوو بێتە هۆی گۆڕینی شێوازی پیسایەکان یا قەبز بوو بێ یا سکی بچێت باشە و هەروەها لە هەفتەیەکە بەلایانی کەمەوە لە هەفتەیەکە ڕۆژێ بۆ 3 ڕۆژ بۆی بێت باشە ئەمە پێوترێ ئەوە بەڵام ئەمە هەر نیشانیشتری لەگەڵا هەبوو پێویستەکە پشکنی بۆ بۆ نمونە ئەو کەسە کێشی دابەزی لە ماوەی 6 مانگە بە شێوەیەکی بەرچاو دابەزی ئەو کاتا بێ پشکنی بکات ئەو کەسە کەم خوێن بوو لە ماوەی ئەو 6 مانگە ئەبێ هینکە لەبەر ئەوەی کە ڕوژانی کۆڵۆن بۆ کووتمان حاڵەتێکی سەلامەتەم شتانی بۆ دروست ناکە بۆ نەخۆشە هەر کەسێک نیشانەی تری لێ دروست بوو پێویستەکە بڕات پشکنی بە زووتنی کا پشکنی بکات جا ئەو پشکنینانە کە ئەکرێت بۆ دڵنیابوونەوەی لەوەی کە ئەو کەسە
ئەو هاوڵاتیە کە تەنها کۆنیشانە ناجێگیرەکانی کۆڵۆن یا کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیری هەیە و شێرپەنجەی نییە. بۆی کە ئەو دوو حاڵەتە لێک جیا بکەینەوە چین بۆ لای دکتۆر یاد نووری نەقشبەندی کە پزیشکی پسپۆڕی شێرپەنجێ و لە هەمان کاتا وتەبێژی فەرمی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیشە ئەو باز لەو حاڵەتانە بکە و پاشەوە ئەگەڕێینەوە بۆلاتان بۆی کە بزانین ئەگەر مەسەلی فشارەکەیە خەڵک دەتوانێت بەجگەرە و ئەلکۆهۆل ئەم شتانە حەل بکە و ئایا دەرمانی کورداواری بەکاربێنین بۆ کۆڵۆن بۆی دوای تووشی شێرپەنجە نەبین و ئایا چیتر بکەین بۆ ڕەوانەی فشارە دەرونیەکە بۆ وەڵامەکەی لەگەڵمان بدەن. بەنسبەت ئەو نیشانانەوە کە باسەکرێت کە لە ناو خەڵکە بەوە پێوترێت تەهەیوجی قۆڵۆن یاخود بە زمانە پزیشکیەکە IBS پێدەوترێت. ئەم حاڵەتە ڕاستە حاڵەتێکە ئێستا باوە لە ناومانە و وەکو شتێ بۆ بە کەڵچەر بە تایبەتی لە شەرقی ئەوسەط و بگرێت لە ناو هەرێمی کوردستانیشە. ئەم حاڵەتە ڕاستە ئەگەر نیشانەکانی بەسیط بێ ڕەنگە پێویست هەر بە چارەسەر نەکات لە ڕووی تەندروستیەوانێ ڕەنگە تەنها بە گۆڕانکاری لە لایفستایل تایان با بڵێن گۆڕینی شێوازی ژیانت یاخود هەندێک جار بۆ نمونە گۆڕینی خواردنت هەندێک کەسێ بە هەندێک خواردن تووشی ئەم حاڵەتا بێت و زۆر جار نیشانەکان ئەوە بەسیتن کەسەکە پێویستی بەوە نییە ناچێتە لای پزیشک. بەڵام ئەگەر هاتو ئەم نیشانانە زۆر مانەوانێ یاخود وای لە کەسەکە کرواز لە ئیش و کاری خۆی بێنێ و سەردانی پزیشکە لەم کاتە پێویستە ئەمە لەلایەن پزیشکی کە سەردانی دەکات بە نظری اعتیبار وەرگێ هەروەها لەلایەن ئەو کەسەشەوە کە خۆی توش نەخۆشەکەیە پێویستە گرنگی زیاتری پێبات و ئەمە خاڵێکی کە ئەمەوێ باسی کەم ئەگەر هاتوو کەسێک هاتە لات بۆ نمونە لە چەند جارێک تو ئەم حاڵەتت بۆ دووبارەوە بۆ نمونە چەند جار چارەسەر وەرگر هەر باش نەبووی لەم حاڵەتانە تۆ ئەبێ ئاگادار بیت یاخود ئەم حاڵەتە بە ورتر یاخود نظری اعتیبار وەرگری چکە واریدە ئەم حاڵەتە هەندێک جار شێرپەنجە بێت کە من ئەڵم شێرپەنجە ڕەنگە ئەمە بۆ ئەوە نییە کەس تووشی دڵەڕاوکێ بکەین تەنها بۆ ئەوەیە کەسەکە وردبینی زیاتر کات و گرنگیشە ئەوە بزانین ڕەنگە ئەم حاڵەتە پێویستی بە پزیشکێکی فوق تەخەسوسی با بڵین پزیشکێکی سەبسپشاڵەتی بێ کە تایبەتمەندیەکی زیاتری هەبێکا بتوانێت بگاتە چارەسەری 100%. چووە کە ئێمە ئەڵین IBS ئەوە نیە بڵێ حاڵەتێ بێ پێویستی زۆر جار بە چارەسەر نییە بەڵام گەیشتە چارەسەر گەیشتە ئەوی تۆ لە جارێک زیاتر چوویتە لای پزیشک ئێمە وەکو پزیشکی شێرپەنجە لامان گرنگە و ئەم پەیامە بۆ هەم پزیشکان هەم بۆ هاوڵاتیانی خۆشەویستیشە کە گرنگی زیاتر بدەن چونکە من دایم شتێک هەیە کە لە ناو دکتۆرە باوە تۆ ئەگەر بێت و IBS-ێک بابلی نەگەیتە تەشخیص ڕەنگە هیچ شتێکی لە دەست نەچێت چکە کەسەکە تووشی هیچ حاڵەتێک نابێت بەڵام ئەگەرات و خوا نەخواسە تۆ کەسێکی شێرپەنجەت لە دەست چوو لە سەرەتایە دەستنیشانی بکەیت تۆ ئەو کەسە و لە دەستەچێت لە داهاتووە و بەداخەوە لە هەندێک سەرچاوە کە ئەم شتە نووسراوە بۆ نمونە ئەوترێت ئەگەر هاتو کەسەکە وەزنی دابەزی ئەگەر هاتو کەسەکە ئیشتیهای نەما ئەگەر هاتو کەسەکە لە خوێنی بینی لە پیسایی یان ڕشانەوە لەم کاتانە ضرورە کەسەکە کۆڵۆنۆسکۆپی بۆ بکەیت یان با بڵین نازۆری بۆ بکەیت جا ئەم نازۆرە لە ڕێی کۆمەوە بێت یان لە بەشی سەرەوە بێت ئەمە زۆر شتێکی غەڵەتە بەڕاستی چونکە شێرپەنجەکە گەشتە ئەوەی کەسەکە خوێنی هەبوو وەزنی دابەزی ئەمەی لە دەرەجەیەکی بەرزایە واریدە ئێمە ئەم کەسەمان لە دەست بچێ من وەکو پزیشکێکی شێرپەنجەکە لە نەخۆشخانەی هیوام و ئێستا وەکو بەش لە بەشی هەرسوجگەرە دەوامەکەم من ئەگەر بێت و بەراوردکەم ئێمە هەفتانە شتێکمانێ پێوترێ مەجلیسی علمی MDT کە چەند پزیشکێکی فرەپسپۆرتیە بەشدار دەبێت پزیشکی جەڕاح تیشێت هەرسوجگەر هەروەها بەشی فەحسی نەسیجی کە ئەمە گرنگە ئێمە زۆر جار کەیسمان بۆیێت کە بەداخەوە ئەم کەسە بەوە دەستنیشانکراوە کە IBS یاخود تەهەیوجی کۆڵۆنە ساڵ زیاتر من یەک نمونەی بچووکەیەنمەوانێ هەفتەی پێشوو نەخۆشێکمان بۆ هاو کە بۆ ماوەی ساڵێک زیاترە ئەم کەسە عیلاجی وەرگرتووە بەوەی کە ئەم کەسە IBS تەهەیوجی کۆڵۆنە بەڵام بەداخەوە بۆ ئەخیجار کە دەچێتە لای پزیشکێ دەینێرێت بۆ سۆنەرێک و پاشان ئەشیعەیەک و نازوورێک کە بۆمان دەرکە ئەمە شێرپەنجەی هەیە کە شێرپەنجەکەش لە دەرەجەیەکی بەرزایە ئەمەیەک دوو بە تایبەتی لە ڕەگەزی مەیە زۆر جار پێیان عیبە ئەم شتە لە پزیشک دەشارنەوە کە کەسەکە خوێنی هەیە لە کاتی پیساییە یان پێی عیبە لە ناو کۆمەڵگاکەی خۆیان باسی بکات کە ئەمەش دووبارە من نمونەم هەیە لە
ینی با بڵین لە ڕگەزی مێ لە تەمەنێکی زۆر گەنجە هاتۆتە لای من کە شێرپەنجەی کۆمی هەبوو دەرەجە 4 بووە کە لێ پرسم ئەڵم دادە تۆ چەندێکەوەی ئەڵە دکتۆر من 6 مانگە هەمە بەڵام پێم خۆش نەبوو باسی کەم کە چوومەتە لای پزیشک هەر تەنها وتومە ئازار و هێمە هەیە و پێچم هەیە کە بەداخەوە ئەمە ئێمە من ئاماژە ئەمێ بە شتێ بکەم شێرپەنجەی کۆم و کۆڵۆن ئەگەر لە سەرەتایەکانە بێت دەرەجە با بڵین 1 و بیدایی 2 بێت یعنی پێویستی بە هیچ عیلاجێ نییە ئەین چەند خۆشە تۆ کە لە ناخۆشە لە ئەوڵە پێتەوترێ شێرپەنجەتەیە کە هیچ لە ئەوڵە ڕەفزی حاڵەتەکەی کێتە لای ئەمە من پێڵم تۆ هیچت ناوێت تەنها بڕۆ عملیات کە گرێکی بچووکتەیە لای بەرە و داوا پێویستە بە هیچ چارەسەرێکی کیمیاوی نییە بۆیە گرنگە من ئەم پەیامێکە بۆ هەموو پزیشکان و بۆ هەموو هاوڵاتیان IBS ئەگەر تەهەیوجی کۆڵۆن ئەمە حاڵەتێکە بەڵێ هەیە ئێمە ناڵین نییە بەڵام ئەمە بە گۆڕانکاری لە لایفستایل و پێویستی بە چارەسەری ئەوتۆ نییە وەجگە لە شێرپەنجە چەندین حاڵەتی کە هەیە کرۆنزیز ئەلسەرێت فکۆلایتس کە ئەمە زۆر جار ئەمەش کەسەکە بەو نیشانانەیەت کە IBS-ە و میس ئەکرێ کە ون ئەبێ ئەم نەخۆشانە یعنی ئێمە خۆمان زۆر جار داوامان لە زۆر شوێن کردووە کە ئێمە لە ڕاگەیاندکارەکان لە هەموو کەناڵەکان کە ئەم پەیامە بین بە گوێی خەڵکە چکە بەڕاستی ئێمە زۆر جار نەخۆشیێتە لامان لە تەمەنێکی گەنجە بە دەرەجەیەکی بەرز کە تەنها سەبەب ئەوە بووە کە ئەم کەیسە وا دانراوە کە ئەمە IBS بێ یان کەسەکە خۆی گوێی نەیاوەتێ چکە هەر کاتێک هاتوو ئەم کەسە وای لێها واز لە ژیانی ئیشی خۆی بێنێت لی بپرسە گرنگترین شت پرسیارکردنی تەواوە لە نەخۆش و نەخۆشیش پێویستە زیانیاری تەواو بە پزیشک کە بڵێ من دکتۆر یەکەم دکتۆر نیت من یەمەلات بۆ ئەم بەبەستە من لە چەندین دکتۆری کە چووم و چەندیر جا چارەسەرم بۆکرا بڵام من ئەم حاڵەتم هەر ماوەتەوانێ بۆیە من پێیام ئەوەیە کە IBS شتێکی ئاسانە بەڵام لە کاتی دووبارە بوونەوەی حاڵەتەکە یاخود وەڵام نەدانەوەت بۆ چارەسەرەکان یاخود مانەوەی حاڵەتەکە کار بکاتە سەر شێوازی ژیانت گرنگە تۆ سەردانی پزیشکێکی پسپۆڕی بکەیت کە خیبرەیەکی تەواوی هەبێت بۆ ئەوەی ئەگەر شێرپەنجە بوو زووفت پێیاد بکەین ئەگەر شێرپەنجەش نەبوو تۆ چیت لەدەستداوە نازوورێکت کرد. لەبەرەوەی کە کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیر پەیوەندیشان هەیە لەگەڵ مەسەلەی فشاری دەرونیە کە دەکرێت ئەمیان فشارەکە کێشەی کۆڵۆن دروستکان کۆڵۆنەکە فشارەکە دروست بکە کۆمەڵی ڕێگەی زۆر جیاواز هەیە بەڵام لەوانەوەی کە خەڵک زۆر بە ئاسانی دەستی بۆ بە مەسەلەی جگەرە و ئەلکۆهولە چکە لە ڕووی زانستیەوە بەڵگە هەیە کە ئەو بسەلمێنێ خواردنەوەی ئەلکۆهول و کێشانی جگەرش ڕێژەی دەردانی دۆپامین زیاد دەکات کە لە زانستا پێوترێ هۆرمۆنی دڵخۆشی ئەمە جگەرەوەی کە وەرزشیش ئەم حاڵەتە زیادەکە بەڵام پێش باسی وەرزشەکە خەڵک جگەرە پێشێ بۆی کە ئەو فشارە دەرونی کەم بێتەوە کۆڵۆنەکەشی حەل بێ بەڵێ وەک خۆت باست کرد جگەرەش و ئەلکۆهۆلیش جۆرە خۆشبەختیەکەیان بە خۆشحاڵیەکەیان بە ئەو کەسە بەوە لە ڕێی فشاری دەرونیەکەەوە لەوانەیە کۆنتترۆلی بکات بەڵام وەک باسمان کرد چکە تەنها فشاری دەرونی نییە بێتە هۆی کۆڵۆنی تووڕە بۆ نمونە جگەرە مادەی چی لەگەڵایە نیکۆتین کەواتە نیکۆتینیک ستیمولانتە CNS ستیمولانتە ئەڕاتە سەر کۆئەندامی دەماری نابەسۆز ئەوەی کە باسمان کرد ئەی وروژێنێت ئەبێتەوە هۆی وروژانی کۆڵۆن لە دواییە تۆ لە کورتمەودایە سوود بەخشە بەڵام لە درێژ مەودایە دیسان کۆڵۆنەکە دروستەکات باش ئەلکۆهۆلیش بە هەمان شێوە ئەویش لە کورتمەودایە کاتێککە خۆشحاڵیەکەت پێ بەخشێ لەوانێ هیچ هەست بە هیچ نیشانەیەکی نەکەی و هەروەها لەوانەیە جاریش کەش بڕۆیتەوە سەری بۆی کە بڵی بۆم یعنی ئەو نیشانانم بۆ شارێتەوە بەس دوایی لە کۆتاییە ئەلکۆهۆلیش جۆرێکە لە شەکر و شەکرەمەنیەکان لە تەماشایکی بۆ نمونە ئارەق لە ترێ دروستەکە وانە لە خورما دروستەکرێت بە هەمان شێوە شەراب هەمان شێوە ویسکی مەسەن لە کاربۆهیدراتەکان دروست گەنم و لە جۆ دروستەکە بیرە لە جۆ دروست ئەمانەش هەمووی فێرمنتیشن و هەمووی گەنیوادی ترشاوشتی وایە ئەمیش دیسان و لە دوای لە درێژ مەودایە لە ناو کۆڵۆنە دیسانەوە وەزعەکەی بۆ تێگەیاتەوە باش جا بۆی کە خەڵک پەنا بۆ ئەم جگەرە و ئەلکۆهۆل ئەمانە نەبا و خەڵکیش دەوانێت زۆری حەزە دەرمانەکانی ئەوە نەبێ وەکو دکتۆرەکان پێت چۆنە خەڵک دەرمانی کوردەواری وەرگێ بۆ من ئاگادارم لە دەرمانخانە کوردەوارەکان شت هەیە دەرمان هەیە دەنێڵە نەمە بۆ کۆڵۆن باشە و سکتە خاتە ڕێوەمانە لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستیەوە وەک خۆت باست کرد پێشم خۆت هێڵی ڕووی زانستی
دەرمانی کوردەواری تا چەند ماوەیەکی زۆریش خزمەتی بۆ میلەتە کردووە و لەوانەیە خەڵکانی هەبێ ئیسفادەیان لێکرد بێ بە هەمان شێوەش لەوانێت چەند دەرمانێک هەیە تایە و هەر نەک بڵین کوردەواری دەرمانی شعبی کە باسێکین شعبی لە عالەمە ئەم شتە هەیە دەرمانی میلی یەکەی کە پێڵەن طبی بەدیل ئەمە یەکەی ئەم حاڵەتان کە بازە کەسی ئیسفادی لەکە بازە کەسی خراپتر بووە پێی بەڵام مادام لە لایەنی پزیشکیەکەیان نیە لایەنی پزیشکی نیە ئێمە ناتوانین هیچ قسەیەکی لەسەر بکەین ناتوانین نە ئۆکەی بینە نە پێی بڵین بە خەڵک بڵین خراپە بۆچی یەکەمینیان لەبەر ئەوەی کە ئێمە نازانین ئەو مادەیە چی تایە ئەو مادەی کە ئەیاتێت چی بۆ نمونە یا مەسەن لەوانەیە گیانی فلان شتە یا مەسەڵێ تۆی فلان شتە بەڵام ئایا ئەمە چه مادەیەکی تایە ئەوە طبیبی ئاعشاب یاخود پزیشکی یاخود پسپۆری ڕووەکزانیەکە باشتری لێ ئەزانێت یەکەی وەک پزیشک ناتوانین نەبڵین بەکاری مەهێن نەبڵین بەکاری بهێن لەبەری هەندێک لەو مادانی کە لە ناو دەرمانی کوردەوارەکانە هەیە یا دەرمانە میلیەکانە هەیە ئێستا حالیان بەکارەهێنرێت لە دروستکردنی دەرمانە و بە هەمان شێوە بە پێچەوانەوە هەندێکیان دۆزراوەتەوە کە لەوانەیە مادەی حاڵەتی زیان بەخش دروستکە باشیانی ئەو دەرمانانی کە وەکو پزیشک بەکارهێنەوەی کە خەڵک پێڵە دەرمانی کیمیایی بەڵێ خوان لە ڕاستە پێکاتەکان هەر سروشتیە بەڵام تاقی کراوەتەوە و بەشە سەلامەتەکەی لە دەرهێنراوە هەندێکیان سروشتیە لە سروشتیەوە وەرگیراوە هەندێکیان لە ڕێگەی کیمیاییە ئەو دەرمانانەی کەەوە یەن بە خەڵک دەرمانی کیمیایەکە کەوتە تێکەڵاوێکی سروشتیش و بەشی کیمیاییە ئەمە وەکو بەرزەفشاری خوێنوایە کە ئەو کەسەی بەرزەفشاری خوێنە بێ هەتا بێ دەرمان بەکاربێنێ بۆ کۆڵۆنی ژەمان قسە ڕاستە نەخێر لە کۆڵۆنا لە بەرزەفشاری خوێنە کەیشێک کەوتە سەر حەب ئیترەبێ هەتا بەکاری بێنێ تۆ بە حەب کۆنتترۆڵێکی بەڵام لە حاڵەتی کۆڵۆنا چکە شتێکی کاتیە ئەو کەسە ئەگەر بە درێژکانیش لەگەڵ یابێ ئەگەر بتوانێت بە ڕێگە سروشتەکان کۆنتترۆلی بکە ئیتر پێویست ناکە حەب بەکاربێنێ و هەروەها ئەو حەبانەی کە بەکاری ئەهێنی هەمووی دوای ماوەیەک تەسیراتی جانبی خۆیان دروستە بێ لەسەری باشە ئەو کاتە یعنی پێویستەکە تەنها بۆ ئەو پەڕی بۆ مانگی بۆ ماگونیە بەکاری بێنێ ماوە ماوەیە بەکاری هێنێ کە کێشەی لەگەڵا هەیە دواتر بەکاری ناهێنێت باش ئێستا ئێمە لە خەڵک ماوە جگەرەمە کێشن دەوەری دوای کۆڵۆنەکە خراپترەکە تۆ سەیجە نابتەوە پسوەڕی بوارەکە پیانەڕێی ئەلکۆهۆل مەخۆنەوە چونکە دیسانەوە لە کورتمەودایە باشە بەڵام لە درێژمەودایە مەشاکیل گەورەتر دروستەکە پیانەڵی دەرمانی کوردەواری جێگەی پرسیارە چونکە لەوانەیە باش بێ لەوانەیە باش نەوێ پیانەڵی دەرمانەکەی خۆشمان تەنها مانگێگەی دێنێ و دوای چاشەکاتەوە ئێمە لەوە پێشباسیەوەمان کرد کە سەوزە زیاکردن سوودی خۆی هەیە بۆ ئەوەی کە کۆڵۆن بەحاوێتەوە باسی وەشمان کرد کە دەکرێت هەندێک جار کۆڵۆن ئەوەی کە تۆ تەنها بە کۆڵۆن یێزانی شێرپەنجە بێت بەڵام شارا بێتەوە دکتۆراجیش باسی کرد هەمیشە باس لە مەسەلەی وەرزشەکرێ بە تایبەتی ئێمە لە چەمەڵقەی پێشوا باسی ئەومان کرد بۆ بینەرەکانمان کە دەکرێت وەرزشکردن مرۆڤ بپارێزێت لە 13 جۆری شێرپەنجە جا لە مەترسیەکی وەکو شێرپەنجە بیپارێزێت دەکرێت لە کۆڵۆنیش بیپارێزێت چ وەرزشێکەیە کە لە ڕووی زانستیەوە سەلماوێت کە دەکرێت مرۆڤ بپارێزێت یان یارمەتی دەربێت لە ڕەوانەوەی کۆنیشانەکانی کۆڵۆنی تووڕە وەرزش هەیە پێڵی وەرزشە نەرمەکان ئێرۆبیک ئەکسەرسایز مەسەلەن وەرزشی ئۆکسجینی ئەو وەرزشانی کە لای خۆیاڵی ڕاضی سویدی ئەوانە ناڕەفەل ئەسقال و بەرزبوون بەرزکردنەوەی قورسایی و دواتر پێویستەکە پرۆتین بەسەریا بەکاربێنێەوە ئەویش خۆی لە خۆی کێشەی کۆڵۆنی و هەروەها مەسەلەن بەرزکردنەوەی خوستاوی ئەم شتانە خۆی لە خۆی یاچی دروستەکە بۆی فشاری دەرونی ئەشتانی بۆ دروستەکە بەڵام وەرزشی نەرم ئەوەی کە هەموو کەسێ پێی ئەوێرێ ڕاکردنە زومبازە ڕاضیشی نەرمی بەیانیانە ئەمانە ماوەی ئەگەر 20 دقیقە بۆ نیم ساعتێکی پێ بچێ کۆ ئەندامی دەمار مەشغوڵە بێ بە وەرزشەکەەوە کەواتە واز لە کۆ ئەندامی هەرسەهێنە ئیشی خۆی بکات و هەروەها بەڵام ئەگەر ئەم وەرزشانەش بێ تاوەکو 3 چارەک بۆ ساعتێک دوای ناخواردن نابێ ئەم وەرزشانە بکات هەر وەرزشێک بێت بۆچی لەبەر ئەوەی کە حاڵەتێکی هێڵین وشێک هێڵین گاستریک ئەمپتینگ تایم یعنی مەسەلەن گەدە کاتێکە خواردنی تیاچێ فترەیەکی ئێوە بۆ بەتاڵبوونەوە کە ساعتێ بۆ ساعت و نیوەکە ئەبێ بە تەواتی گەدە بەتاڵ بێتەوە بۆچی کاتێککە تۆ خواردن ئەخۆی هەرچی بۆری خوێن هەیە بەرە و یعنی مێشک تەرکیزەکاتە سەر گەدە هەرچی بۆری خوێن هەیە بۆ گەدەی نێرێت و بۆ گەدە چالاگێت هەر ماسوولکەیەکی تر بزوڵێنی بۆری خوێنەکان ئاراستیان بۆ ماسوولکەی ڕات و گەدەکەن ئەماڵترە بێت لەبەرەوە هەتا گەدە خواردنی تیاابێ نابێ و کەسە وەرزش کرد کاتێ وەرزشکردن لەسەر سکی خاڵی لەسەر بەسکی بەتاڵی یان ساعتونه 2 ساعت دوای ناخوارد باڵێ باشە جا لە وەرزشانی کە جەنابی دکتۆر باسی کرد ڕاکردن لە پاسکیل
بە درێژایی 35 ئەڵقەیان 36 ئەڵقەی ڕابردووی چارە زۆر باسی وەرزشمان بۆ کردوون دەتوان بگەڕێنەوە بۆ ئەرشیفی بەرنامەکانمان. یەکێکی تر لەوانی کە لە وەرزش دانرێ هەم بۆ فشارە دەرونیەکە باشە و هەم بۆ لای جەستەی مرۆڤ باشە بریتێ لە یۆگا. چکە یۆگا لە دوو بەشی هەم لە بەشی تێڕامانەکەی یان مدیتیشنەکەی و لە هەم بەشی جوڵە جەستەیەکانی دەکرێت بۆ مرۆڤ سوود بەخش بێت. بۆی کە بزانین چ جۆرێکی یۆگا سوود بەخشە و چۆن یۆگا بکەین و سوودەکانی چییە دەچینە لای میوانی داهاتوومان کە ئەو باس لە باسی یۆگاکە و پاشەوە گەڕێنەوە بۆ خزمەتتان بۆ کۆتایهێنان بە ماڵقەی چارەش لەگەڵمانە. ئێستاش ئەو تەکنیکانی کە پێویستە بیکەین دەتەکنیکن کە گرنگە پێش و دوانەخرێن هەر بەو شێوەیە کە ئێستا تەکنیکەکان تۆمارەکەین بەو شێوەیە تەکنیکەکان لە ماڵ ئەتوان ئەنجام بن. یەکەم تەکنیکمان لەسەر پشتپاڵەکەوین لەشمان تەواو ریلاکس تەواو ئارام. لە تەکنیکەکان یۆگایە پێویستەکە زۆر ئارام بیت. ئەگەر زانیت ئارام نیت ئەتوانیت بۆ ماوەیەکی کەم تەرکیز بکەیتە سەر هەناسە واتە تەنها گوێ لە سووڕی سروشتی هەناسی خۆت بگرە بەبێ ئەوەی دەستکاری هەناسە بکەیت. ئەم تەکنیکەوە ئاکات کە هێواش هێواش تۆ ریلاکس بی ئارام بیتەوە. پاش ئەوەی کە زانیت ئارام بوویتێتەوە قاچی چەپمان ئەهێنین بۆ سەر سنگمان قاچمانەگرین پاشان سەرەبین بۆ ئەژنۆ زۆر بە هێواشیینەوە خوارەوە پاشان قاچەکەی ترمان سەرەبین بۆ ئەژنۆ. ئەم تەکنیکە پێویستەکە هەر لایەک سێجار دووبارە بکەیتەوە. ئەمە یارمەتی مەساجکردنی ڕووخۆڵەکان و هەموو ئۆرگانەکانی ناوەیات جگەلەوەی کە پشت بەهێزەکە و ماسوولکەی قاچ و پەلەکانمان بەگشتی بەهێزەکات. پاشان دوایام تەکنیکە ئیسراحەتێکی بۆ بکەین دواتر دەستی ڕازەبین بۆ دواوە ئەچینە سەر لای ڕاست زۆر بە ئارامی هەڵەسینەوە پاشان هەڵەسینە سەر پێ. هەمیشە ئەوەت بیر بێ کە لە کاتی تەکنیکەکانی یۆگا ئەبێ زۆر ئارام بیت. ئەتوانی تەرکیز بکەین لەسەر هەناسە جارێکی تر ماوەی دەچرکەیەک ئەتوانی تەرکیزە لەسەر هەناسە بێت. پاشان تەکنیکی ئەمە تەکنیکی دووەم بوو. تەکنیکی سێمان هەوڵێن قاچی چەپمان بخەینە سەر قاچی ڕاست دەستمان بۆ ماوەیەک لەسەر سنگ ڕاگرین. سێری بەردەمی خۆمانەکەین تاوەکو بتوانین وردگەری خۆمان کۆ بکەینەوە. ئەم تەکنیکەوە ئەکات کە تەرکیزت بەهێزتر بێت. ئەگەر توانیت بەم شێوەیە ڕاوەستیت ئەتوانی پاش ماوەیەک چاوەکانە داخی. خۆگەر نەوتوانی باڵانسی خۆت ڕاگری و باشترە کە چاوەکان جارێ هەرکراوە بن ئەتوانی ماوەی دەقەیەک لەم تەکنیکە بمێنیتەوە. پاشان زۆر بە هێواشی هەناسێکی قوڵ هەڵەمژین هەناسەکە ئەینەوە. ئەگەر لە سەرەتایە هەستت کرد زۆر بەم لابۆلایەکەویت زۆر ئاساییە. هێواش هێواش ڕۆژ بە ڕۆژکەیەکی تەکنیکەکە وردە وردە هەستەکەی کەیتر تۆ ڕۆژانە باڵانسی خۆت زیاتر ڕاگریت. هەناسێکی قوڵ هەڵەمژین هەناسەکە ئەینەوە دەستێنین بۆ سەر سنگ وردگەری خۆمان لەسەر یەک خاڵ لە بەردەمی خۆمانە کۆ ئەکەینەوە ماوەی یەک خولەک ئەمێنینەوە. پاشان هەناسێکی قوڵ هەڵەمژین هەناسەکە ئەینەوە دواتر قاچمان دانین تەرکیزەکەینەوە سەر هەناسەی خۆمان. تەکنیکی دواترمان قاچمان یەک مەتری خۆمان ئەکەینەوە پاشان هەناسێکی قوڵ هەڵەمژین ئەچین بۆ لای چاپ ئەوەنە ئەڕووینە خوارەوە کە بتوانین ئەژنۆمان نەنوشتێنینەوە. گرنگە ئەژنۆت ڕێک بێت ئەژنۆت بەم شێوەیە نەبێت. ئەگەر توانی زیاتر بڕێی ئەتوانی بەم شێوەیە
ئەگەر نەشتوانی هەر بەم شێوەیە زۆر بەڕێکی ئەڕۆینە خوارەوە. 3 چرکە لە خوارەوە ئەمێنینەوە، هەناسەشمان ڕاگرتووە. پاشان هەناسێکی خود هەڵەمژین، هەناسەکە ئینەوە بە هەمان شێوە بۆ لای ڕاست، پاشان هەناسێکی خود هەڵەمژین 3 جار بە هەمان شێوە ئەم تەکنیکە تیکرارەکەینەوە. دوای ئەوەی کە هەری لایەک کە 3 جار کردمان، هەناسێکی خود هەڵەمژین، زۆر بە هێواشی دەستەکانمان دانین، تەرکیزەکەینەوە سەر هەناسە. تەکنیکی دواترمان لەم تەکنیکەشە هەناسێکی قوڵ هەڵەمژین، تەکنیکی پێنجەم هەناسێکی قوڵ هەڵەمژین، پاشان ئەوەنە ئەڕۆینە خوارەوە کە ئەژنۆمان نەنوشتێتەوە. هەناسەکە ئەینەوە، دەستمان بەم شێوەیە، خۆ ئەگەر توانی زیاتر بڕۆیتە خوارەوە واتە ئەتوانی بەم شێوەیە، ئەگەر نەشتوانی ئەتوانیت هەر بەم شێوەیە بمێنیتەوە. ماوەی 1 خولەک لەم حاڵەتەیە ئەمێنیتەوە، سرت لە ئاستی پشتە دڕێک، ئەژنۆکانە دڕێک، دوای خولەکەکە زۆر بە هێواشی هەناسێکی قوڵ هەڵەمژیت، هەناسەکە ئەیتەوە. جارێکی تر هەناسێکی قوڵ، هەناسەکە ئەینەوە. تەکنیکی دواترمان دائنیشین، لەسەر دەم پاڵەکەوین، قاچەکانمان ڕێک بۆ دواوە، دەستمان بۆ پێشەوە، هەوڵین دەست و قاچمان وەکو یەک بەرزەکەینەوە، لەسەر ناوک ئەمێنینەوە. وەک باسمان کرد ئەم تەکنیکانی کە هەموو ئەیکەین، هەمویان کاریگەری دروست دەکەن لەسەر ئۆرگانەکانی ناوەوەی لەش، بەتایبەت گەدەوری خۆڵا. زۆر باش، دێنەوە خوارەوە 3 جار بەم شێوەیە، هەموو جارێک 10 چرکە لەسەرەوە ئەمێنینەوە، هەناسەیەکی قوڵ هەڵەمژین، هەناسەکە ئەگرین، دوای 10 چرکەکەی دێنەوە خوارەوە، هەناسەکە ئەینەوە. 3 جار بەم شێوەیە، پاشان هەڵەسینەوە. گرنگە لە نێوان تەکنیکەکانە کەمێک ئارامی هەڵبژێرین، چاوداخی تەرکیزەکەی تۆ سەر هەناسە، پاشان قاچمان بۆ پێشەوە، قاچی ڕاست بۆ پێشەوە، قاچی چەپ هێنین ئەم دیوی قاچمانەوە، دەستمان بەم شێوەیە پێچێک بە فەقەرات لێئین ڕێک بەم شێوەیە. لەم تەکنیکەیە هەوڵ بە هیچ شێوەیەک کرژ نەبیت. 10 چرکە لەم حاڵەتەیە ئەمێنیتەوە، تەرکیز لەسەر هەناسە، دوای 10 چرکەکە پاشان زۆر بە ئارامی ڕۆکەیتەوە پێشەوە، بڕبڕی پشتت ڕاستەکەیتەوە، دواتر قاچەکەی ترت، قاچی چەپ بۆ پێشەوە، قاچی ڕاست بۆ ئەم لای قاچی چەپ، بە هەمان شێوە دەستی چەپ ئێهێنینە سەر قاچی ڕاست، چاوەکانمان داخین، تەرکیزەکەینە سەر هەناسە، 10 چرکەش لەم بارەیە ئەمێنینەوە، دواتر یینەوە باری ئاسایی خۆمان، قاچمان ڕێک، پشتمان ڕێک. زۆر گرنگە لە تەکنیکەکانی یۆگایە کە پشت دڕێک بێت تا سیستەمی عەسەب لە بڕبڕی پشتە چالاک بێت. ماوەی 10 چرکەش بەم شێوە ئەمەینەوە، تەرکیزەکەینە سەر هەناسە، دواتر زۆر بە ئارامی هەناسێکی قوڵ هەڵەمژین، پاشان ئەڕۆینە خوارەوە. ئەوەنە ئەڕۆینە خوارەوە کە بتوانیت، گرنگ نییە ئەگەر نەتوانی قاچ بگریت، پەنجەکانی قاچ ئەتوانی ئێرێ قاچە بگریت، گرنگە کە ئەژنۆکانت ڕێک بن، ئەتوانی بەم شێوەیە ماوەی 1 خولەک بمێنیتەوە. ئەگەر زانیت کرژەبی، زۆر کرژەبیت، ئەتوانی ماوەی خولەکەکە نەمێنیتەوە، 10 جار بەڕێکی هەناسێکی قوڵ هەڵمژە،
وەرەوە خوارەوە هەناسەکە بەرەوە هەناسەی قوڵ هەڵمژە هەناسەکە بەرەوە. ئەم تەکنیکە داینامیکەوە ئەکا وردە ئەم ماسوولکانت کە کرژە خاو ببنەوە. پاشان ئیسراحەت دەکەین تەرکیزەکەینەوە سەر هەناسە. تەکنیکی دواترمان تەکنیکی نۆیەم لەسەر پشپاڵەکەوین دەست و قاچ ئارام ڕووی دەستەکان بۆ سەرەوە پاشان قاچمان جوو دەکەین بەری دەست دەخێنە سەر زەوی هەوڵێن دەجار زۆر بەڕێکی قاچەکانمان ئەبین بۆ سەرەوە بێ ئەوەی ئەژنۆ بنوشتێنەوە پاشان قاچێنەوە خوارەوە کە قاچە بینە خوارەوە هەناسێکی قوڵ هەڵەمژین کە قاچ بەرسەکەن و هەناسەکە ئەینەوە. دوای ئەوەی کە دەجارەکە تاوامان کرد دەست و قاچ بە هەمان شێوەی جاری پێش و ڕووی دەستەکان بۆ سەرەوە تەرکیزەکەینەوە سەر هەناسە و لەش ئیسراحەت. پاشان دوا تەکنیکی دێمان دەستەکانمان ڕووی لەسەر زەوی بێت کەمێک ئەخێنە ژێر ڕانمانەوە پاشان شارمان کەمێک بەرزەکەینەوە تەوقی سەر ئەقەینە سەر زەوی نزیکەی دەچرکە بەم شێوەیە ئەمێنینەوە. پاشان دوای دەچرکەکە دێنەوە خوارەوە دەست و قاچ ئارام هەناسێکی قوڵ هەڵەمژین هەناسەکە بە ئارامی ئینەوە. ئەمەڵقەی چارە کە تایبەت بوو بە کۆنیشانەکانی کۆڵۆنی نازیە گیریان تووڕەبوونی کۆڵۆن هەرمە بەبەست کۆتایەکەی لێراکەین لە ناو سنتەرێکی یۆگایە لە ناو شوێنێکی ڕاهێنانی یۆگا و لە پاڵ هێما و نیشانەیەکی یۆگایە بۆ لەبەرەوەی کە هەردوو بەشەکەی یۆگا هەم لە بەشە ڕۆحی و مێدیتەیشن و تێڕامانەکەی و هەم لە بەشی ڕاهێنان جەستەیەکەی دەکرێت یارمەتی مرۆڤ بدات بۆی کە ژیانێکی باشتری هەبێ. چونکە وەک بمان باس کردن دەکرێت کۆڵۆنی تووڕە فشاری دەرونی دروست بکە و دەکرێت فشاری دەرونیش کۆڵۆنی تووڕە دروست بکە هەتا هەسێک لای نەبێتەوە کە کامیان دروستەکە. بەڵام یۆگا بۆ هەردووکیان باشە. هەم لە ڕووی چالاکی و جوڵەی جەستەییەوە کە خۆی لە خۆیەکێک لە هۆکارەکانی تێکچوونی کاری کۆڵۆن بریتێ لە تەمبەڵی بەشێکی یۆگا بریتێ لە ڕاهێنانە جەستەی و ئاسانەکان کە دەکرێت وەک وەرزش ئەژمار بکرێت و بە تایبەتیش دامەزراوی تەندروستی نیشتیمانی بەریتانی کە سەر بە حکوومەتی بەریتانیا وەزارەتی تەندروستی بەریتانیا یۆگای وەک یەکێک لە ڕاهێنانەکانی بەهێزکردنی جەستە ئەژمار کردووە و لە ئاڵلقەکانی ڕابردووە بۆمان باس کردوون. جگە لەوەش بەشی تێڕامانەکەی یاریدەدەرێکی باشە بۆ ڕەوانەوەی فشاری دەرونی و ئەمەش دیسانەوە ئاسوودەی با کۆڵۆنی مرۆڤ دەبەخشێت. ئەمانە هەمووی لەلایەک و ئەوەی تریژ لەلایەکی ترکە لە یۆگایە سیستەمی خواردن ڕێکخستنێکی زۆر جوانی هەیە. بەڵێ زۆربەتان وازان هەرچی یۆگای کردی تر گۆشت ناخوا بەڵام مەرج نییەوە بێ. ئەوانەی کە یۆگا دەکەن بەشێکیان گۆشت دەخۆن بەڵام با بڕی کەم دەیخۆن. و یەکێک لە هۆکارەکانی تێکچوونی کاری کۆڵۆن بریتە لە زیادەڕەویکردن لە خواردنی گۆشت و کاربۆهیدراتەکانە. نمونەی کاربۆهیدراتەکانیش بریتە لە نانی سپی یان هەر نانێک حتا نانی جۆر ئەگەر ببێژرێتەوە ئەو کاتە هەمان کێشەی کۆڵۆنت بۆ دروست دەکات. و یەکێک لە شتە باشەکانی یۆگا لە مەسەلەی خواردنە هەمیشە ڕێنمونی و ئامۆژگاری خەڵک دەکەن کە نیوەی خواردنەکانیان بکەن با سەوزە و خواردنی فرێش کامەش خۆی لەخوای یارمەتیدەرێکی باشە بۆی کە مرۆڤ سیستەمێکی دەرهاوشتێکی زۆر باشی هەبێت و کۆڵۆنی دووچاری کێشە و مەترسی نەبێت. سەرنجتان بۆ ڕائکێشم کە ئاڵلقەی داهاتووی چارە تایبەتە بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە یاخۆ شێرپەنجەی کۆم و کۆڵۆن کە لە ناو خەڵکدا ناوەکەی واهی باوە.
ئەم نەخۆشیە بەگشتی لەشوی لە ڕووی زانستیەوە کە باز دەکرێت لە تەمەنی 50 ساڵی بەرەوسەرەوە دەرەکەوێت و لە 67ە بەڵام داتایەکی نەخۆشخانەی هیوا ئەوەی دەرخستووە کە لە ماوەی نۆمانگی ڕابردووی ساڵی 2009 لە هەر چوار نەخۆشێکی دەستنیشانکراو بە شێرپەنجەی کۆڵۆن یەکێکیان تەمەنی لە خوار 40 ساڵەوەیە. و یەکێک لە کێشەکانی ئەمە ئەوەیە کە زۆر جار هاوڵاتیان و چارەخوازان دێن و دەڕۆن وازان تەنها تەهیجی کۆلۆنیان هەیە تەنها کێشەی کۆلۆنیان هەیە بەڵام خۆی لە ڕاستیە شێرپەنجەی کۆلۆنە لەبەرە وەڵقی داهاتووی چارە تاوێتە بێ بە شێرپەنجەی کۆلۆن. هەتاو کاتە هیوادارم پێویستان بە دکتۆر و خستەخانە و دەرمان نەبێت. ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرمونون شەو و شەوگارتان شاد خواتان لەگەڵ.